إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خوای پەروەردگار ئەمری کردووە بە چاکەکاری و ئەمری کردووە بەوەی کە ئینسانەکان هەم چاک بن و هەمیش چاکەکار بن. پێغەمبەرانیشی ناردووە بۆ ئەوەی کە ئیسلاحی کۆمەلگا بکەن و ئیسلاحی مرۆڤایەتی بکەن، هەم لە ڕووی تاکیەوە و هەم لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتیەوە و هەم لە ڕووی حکومڕانیەوە. پێغەمبەران بۆ ئەوە هاتوون کە لە ناو کۆمەڵگادا چاکسازی بکەن و هەروەها چاکەکاری بڵاوکەنەوە و خەڵک فێری چاکەکەن. بەڵام کەسانێک هەن کە خراپەکارن، دژی پەیامی پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. دەبێ ئێمە ئەوانە بناسین بۆ ئەوەی کە لێیان دوور بین. ئێمە بۆ ناسینی چاکەکاری و خراپەکاری وەکو موسڵمان لەسەرمانە کە تەماشای شەریعەتی خوای پەروەردگار کەین. ئێمە بۆ ناسینی چاکە و خراپە، بۆ ناسینی چاکەکار و خراپکار دەبێت تەماشای شەریعەتی خوای پەروەردگار کەین. پێوەر و تەرازوو لە لای ئینسانی موسڵمان تەنها شەریعەتی خوای پەروەردگارە، چونکە بۆچوونەکان جیاوازن. ئەگەر بە بۆچوونی ئینسانەکان چاکە و خراپە دیاری بکرێت، چاکەکار و خراپکار دیاری بکرێت، ئینسان بە حەز و ئارەزووی خۆی بە بۆچوونی خۆی وەڵام دەداتەوە. بەڵام ئێمە وەکو موسڵمان بۆ ناسینی چاکە و خراپە و چاکەکار و خراپکار تەماشای شەریعەتی خوای پەروەردگار دەکەین، چونکە شەریعەتی خوای گەورە بۆ هەمومان وەکو یەک وایە. ئەنجا شەریعەتی خوای پەروەردگار هەڵەی تێدا نییە. بۆیە ئێمە بۆ ناسینی چاکە و خراپە ڕوو لە شەریعەتی خوای گەورە دەکەین و تەماشای پەیامی خودای پەروەردگار دەکەین. بۆیە بە کورتی دەڵێن خراپکاران کێن، بۆیە دەیان ناسێنین و باسییان دەکەین بۆ ئەوەی ئینسان بیان ناسێت و هەروەها لێیان دوور بێت. ئەو کەسانە خراپکارن کە شیرک و کوفر و خراپکاری بڵاو دەکەنەوە لە ناو کۆمەلگادا. بۆچی؟ چونکە ئەوەی کە کۆمەلگا تێک دەدات، ئەوەی کە ئینسانەکان تێک دەدات، بریتیە لە شیرک و هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ: ئین الشیرکە لەظوڵم عەظیم. بەڕاستی هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار زوڵم و ستەمێکی زۆر گەورەیە، خراپە و ئیفسادێکی زۆر گەورەیە. خەڵکی نەوەریابن. ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. خوای گەورە پێمان دەفەرمێت زەوی خراپ مەکەن، خراپەکاری لەسەر زەوی بڵاو مەکەنەوە. بەهۆی خراپەکاریەوە زەوی خراپ مەکەن، لە دوای ئەوەی خوای گەورە چاکی کردووە بەهۆی ناردنی پێغەمبەرانەوە، بەهۆی ئیسلاحی پێغەمبەرانەوە خوای گەورە ئەو زەویەی بۆ چاک کردوون. ئێوەش بەهۆی شیرک و خراپەکاری و گوناهەوە ئەو زەویە خراپ مەکەن جارێکی دیکە. ئەو کەسانە خراپکارن کە ماڵی خەڵک ئیبادە دەکەن و ماڵی خەڵک دەخۆن و هەروەها خەڵک دەکوژن، خەڵکی بێتاوان دەکوژن. ئەو کەسانە خراپکارن. پیاوێک لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە خزمەتی پێغەمبەر کە پیاوێکی کاربەدەست بوو و خۆی بە پیاوێکی گەورە دەزانی. هات گوتی: ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، هاتووم کە موسڵمان بم، غەیری موسڵمانەتی نەبێ، هیچی کە مەبەست نییە، بەڵام لە دڵەوە ڕاستی نەدەکرد. دوایی کە لە لای پێغەمبەر ڕۆیش صلی الله علیه وسلم
گەیشتە هەندێک زراعەت و حەیواناتی موسڵمانان حەیواناتەکەی کشت و زراعەتەکەشی سۆداد و ئیبادەی کرد. خی گەورە ئەو کەسانە بە خراپکار ناو دەبات و پێمان دەناسێنێت. بۆیە خی گەورە دەفەرمێ وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل. کاتێک کە پشتی کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری لێ دیار نەما ئەو کاتە هەوڵی داکە ئەو حەیواناتەی کە لەوێ بوو کوشتی و ئەو زراعەتیشی کە هەبوو سوتاندی و وێرانی کرد. ئەوانەی کە ماڵی خەڵک وێران دەکەن، ئەوانەی کە خەڵکی بێتاوان دەکوژن، ئەوەی کە ژن و منداڵ دەکوژێت، ئەوەی کە خەڵکی بێتاوان دەکوژێت، ئەو کەسانەش خراپکارن، بەگرە گەورەترین خراپکار و هەروەها تاوانبارن. والله لا يحب الفساد. ئاگادار بن خەڵکی نەخوای گەورە خراپکارانی خۆش ناوێت، خوای گەورە خراپەشی خۆش ناوێت. خوای گەورە چاکەی پێخۆشەوریا بە ئەی موسڵمان. ئەو کەسانە خراپکارن کە گوناه و تاوان لەسەر زەوی بڵاو دەکەنەوە، ئەو کەسانەی کە گوناه بە ئاشکرا دەکەن، ئەو کەسانەی کە خەڵک هان دەدەن بۆ گوناه و تاوان، ئەوانەی کە گوناه دەڕازێنەوە بۆ خەڵک، ئەو کەسانەش کەسانێکی خراپکارن لەسەر زەوی. ئیبن کەسیر لە تەفسیرەکەی خۆیدا دەفەرمێت من عصى الله في الأرض أو أمر بمعصية الله. ئەو کەسەی کە سەرپێچی و گوناه دەکا لەسەر زەوی یان فەرمان بە خەڵک دەکا کە گوناه و تاوان بکەن فقد أفسد في الأرض. ئەو کەسە فەسادی و خراپەکاری کردووە لەسەر زەوی. ئەو کەسە خراپکارە کە گوناه دەکات یان بە خەڵک دەڵێ کە گوناه و تاوان بکەن، گوناه و تاوان دەڕازێنێتەوە. خی گەورە کە بۆمان باسی منافقەکان دەکات و لە ڕووی جەنابتان کاتێک کە پێیان بگوترێ ئیمان بێن و خراپەکاری مەکەن لەسەر زەوی، ئەوان دەڵێن ئێمە مصلح و چاکە خوازن. بەڵام خی پەروەردگار دەفەرمێ ئەلا ئینەهم هم المفسدون ولكن لا يشعرون. ئاگادار بن هەر ئەو کەسانە کەسانی فاسید و خراپکارن کە منافقن، کە تێکدەرن، کە ئاژاوە دەنێنەوە لە نێوان موسڵمانان، ئەو کەسانە کە گوناه و تاوان دەکەن هەر ئەو کەسانە خراپکارن. کەواتە ئەو کەسەی کە گوناه و تاوان دەکات، ئەو کەسەی بە تایبەت گوناه و تاوان دەڕازێنێتەوە، ئەمر بە خەڵک دەکات، خەرک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبات، ئەو کەسانەش خەڵکی نەلێیان وەریابن، ئەوانش خراپکارن. ئەو کەسانە خراپکارن کە گوناه و تاوان بڵاو دەکەنەوە، خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبن. ئەو کەسانەی کە گوناه و تاوان دەڕازێنەوە، جا بە قسەیەک بێت، بە کردەوەیەک بێت، بە ئەمر پێکردنێک بێت، بە خەڵک هاندانێک بێت، بە بڵاوکردنەوەی هەر خراپەیەک بێت، بە هەر جۆرێک هەبێت، ئەو کەسانەش خراپکارن کە خراپە بڵاو دەکەنەوە، کە خەڵک بەرەو بەدڕەوشتی دەبن، کە خەڵک بەرەو خراپە دەبن، کە خەڵک بەرەو گومڕایی دەبن. ئەو کەسانە سزایان بۆ هەیە. خی گەورە دەفەرمێت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا. ئەو کەسانەی پێیان خۆشە خراپە و خراپەکاری لە نێو موسڵماناندا بڵاو بێتەوە، ئەو کەسانەی کە خەڵک بەرەو خراپە دەبن، پێیان خۆشە موسڵمانان بەرەو ئاراستەیەکی خراپ بڕۆن، خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبن، خراپە بڵاو دەکەنەوە. خی گەورە دەفەرمێت ئەو جۆرە کەسانە لەهم عذاب ئەلیم في الدنيا والآخرة. چیان بۆ هەیە؟ سزایەکی زۆر بە ئێشیان بۆ هەیە. خۆ هەر بخۆی دەزانێت چۆنە. في الدنيا والآخرة، لە دنیاشدا سزایان بۆ هەیە و لە قیامەتیشدا سزایان بۆ هەیە. ئەو کەسانە سەرشۆڕیان بۆ هەیە کە پێیان خۆشە خراپە و خراپکاری لە نێو موسڵماناندا بڵاو بێتەوە. بۆیە دەبێت ئینسان وەریا بێت لەوەی کە خراپە بڵاو نەکاتەوە لە ناو خەڵکدا، بەتایبەت ئەو کەسەی کە موسڵمانە نەبێتە هۆکاری خراپە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خی گەورەی لێبێ دەفەرمێت ئەو کەسەی کە خراپەیەک دەڵێت، ئەو کەسەی کە قسەیەکی خراپ دەکات، ئەو کەسەی کردەوەیەکی خراپ دەکات، ئەو کەسەشی خراپەکەی بڵاو دەکاتەوە، هەرتووکیان لە تاوانەکەدا وەکو یەکوان. دەزانی ئینسانی وا هەیە چەند ساڵە خراپەیەکی کردووە، چەند ساڵە قسەیەکی خراپی کردووە، چەند ساڵە گۆرانیەکی حەرامی وتووە کە شیرک و کوفری تێدایە، کە بە باڵای ئافرەدرا دەڵێت کە گوناه و تاوان دەڕازێنێتەوە، ئێستا کابرا بڵاوی دەکاتەوە، ئەو دوانە لە گوناه و تاواندا وەکو یەکوانە. ئەو کەسە گوناهی خۆی هەیە، ئەو کەسەشی کە بڵاوی دەکاتەوە لە گوناه و تاوانەکەدا وەکو ئەو کەسەیە کە گوناه و تاوانەکە دەکات. ئەوڕۆ ڕازاندنەوەی گوناه و تاوان
بڵاوکردنەوەی گوناه و تاوان، بڵاوکردنەوەی بەدڕەوشتی و بێ ئەخلاقی لە ئاستێکدایە کە ئینسان شەرم دەکا هەر باسیشی بکات. لەناو میلەتێکی موسڵماندا ئینسانی وهەیە گەیشتۆتە ئەو ئاستەی ئافرەتێک پیاوێک دابنیشن لە لایڤێکی ڕاستە و خۆدان باسی پەیوەندی ژن و مێردایەتی دەکات، باسی سەرجەی ژن و مێردایەتی دەکات، شەرم و حەیا ناکات، تاوان و گوناه دەڕازێنیتەوە بە بەرچاوی خەڵک لە کەناڵێکی فەزائیەوە هەموو خەڵک دەیبینێت ژن و پیاوێک بەیەکەوە باسی بەدڕەوشتی دەکەن، خەڵک بەرەو بەدڕەوشتی دەبن، گوناه و تاوان بڵاو دەکەنەوە، گوناه و تاوان دەڕازێنەوە لە بەرچاوی خەڵک بە دەیان و هەزاران گەنج کە ئەوە دەبینێت بەرەو تاوان و گوناه دەڕوات، نازانی کە گوناه و تاوانی ئەوانە زۆر گەورەیە، چونکە دەبنە هۆی بەلاڕێدابردنی خەڵک، گۆمڕاکردنی خەڵک. حیفێ لەناو میلەتێکی موسڵماندا ئافرەتێک گۆستاوە بە بەردەمی خەڵکەوە لە کەناڵێکی فەزائیەوە لە لایڤێکی ڕاستە و خۆدا ڕەقس و سەما دەکات لە بەردەمی هەزاران خەڵک، شەرم ناکات. ئەی کاکە خۆگە موسڵمانی ژنی ئینسانی نابێ ڕەوشتێکت هەبێت، نابێ شخصیەت و کەسایەتیەکت هەبێت، ئەی ناوی بە شتێکەوە پابند بیت، ئەگەر هەر لای خۆی گەورەش لێگەڕێ، ئەگەر لە خۆی گەورەش ناترسی نابێ شەرم و حەیایەکت هەبێت. لە ناو میلەتێکی موسڵماندا بێشەرمی و بێ حەیایی بگاتە ئەو ئاستەی بۆ وەرگرتنی شاباشێک ئینسان ڕەقس و سەما بکات، ئەوە تاوانێکی زۆر گەورەیە. ئەو کەسانە خراپکارن کە خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەبن. دەی ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تعیس عبد الدینار والدرهم، تەک عەمری ئەو کەسە نەمێنێ کە بەندەی دینار و دیرهەمە، ئەوەیە بەندەی دینار و دیرهەم، بۆ شاباشێک ڕەقس و سەما دەکا بە بەردەمی خەڵکەوە، گوناه و تاوان بڵاو دەکاتەوە، کوڕە باسی شتێک دەکا ئینسان پێی عەیبە لە ماڵی خۆیدا باسی بکات، ئەوە بەندەی دینار و درهەمە برام. ئەو کەسانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای لێ کردوون، عەمری ئەو کەسانە نەمێنێ، ئەو کەسە هەر نەمێنێ باشترە، بەخوا نەمانی ئەو کەسانە باشترە، چونکە بە هەزاران خەڵک بەلاڕێدا دەبن و هەروەها خەڵک گومڕا دەکەن. ئەو کەسانە خراپکارن، دەبێ ئینسان وەریان بێت، دەبێ ئینسان بەخۆی دابچێتەوە. لە ناو میلەتێکی موسڵمان حیفێ ئینسان بۆ دنیایەک و بۆ شتێک و بۆ ناوبانگێک بێشەرمی و بێحەیایی بکە و خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ ببات. ئەو کەسانە خراپکارن کە لە حکومڕانیدا زوڵم و ستەم دەکەن و ماڵی خەڵک دەخۆن، ئەو کەسانەی کە کار بەدەستن خەڵک بەرەو ئاقارێکی خراپ دەبن، ئەو کەسانەی کە شتێکیان بەدەستە بەهۆی ئەو دەستەڵاتەیانەوە لە جیاتی ئەوەی ئیسلاحی کۆمەلگا بکەن، کۆمەلگاتێک دەدەن، ئەو کەسانە خراپکارن. خوای گەورە دەفەرمێ فهل عسیتم إن توليتم أن تفسدوا في الأرض، ئایا کاتێک کە ئێوە شتێکتان کەوتە دەست، دەستەڵاتێکتان هەبوو، هەوڵ دەدەن بۆ ئەوەی ئەن تفسدوا في الأرض کە فەسادی و خراپکاری لەسەر زەوی بڵاوکەنەوە، کە خەڵک بەرەو ئاقارێکی خراپ ببن، لە جیاتی ئەوەی خەڵک بەرەو ئیسلاح و چاکەخوازی ببن، لە جیاتی ئەوەی کۆمەلگای ئیسلاحکەن، کەچی هەر بە پارەی ئەو خەڵک فەساد دەکەن. ئەی نابینن کار بەدەستی وا هەیە، چەندین کەناڵی ڕاگەیاندنی هەیە، هیچیشیان ئەوەی کە خوا پێی خۆش بێ لێی پەخش ناکرێت. ئەوەیە کابرا دەسەڵاتێکی هەیە، ئەو دەسەڵاتەی کردوتە هۆکارێکی بەدڕەوشتی خەڵک، گومڕاکردنی خەڵک، بەلاڕێدابردنی خەڵک، لە جیاتیەوەی ئیسلاحکە خراپکاری دەکات. بەڕاستی ئەو کەسانە زۆر خراپن. الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد، ئەوەی کە بەهۆی دەسەڵاتەوە دەکرێت بە ئینسانێکی ئاسایی ناکرێت. ئەو کەسەشی کە کار بەدەستە ئەگەر خراپە بکات، ئەگەر خەڵک بەرەو خراپە ببات، گوناهی خۆی و هەموو ئەوانەشی کە بەهۆی ئەوەوە خراپ دەبن لە ئەستۆی ئەو کەسەدایە. ئەگەر ئەو کەسانە باش بن لە چاکەی خەڵکدا بەشدارن، ئەگەریش خراپ بن لە خراپەی خەڵکیشدا بەشدارن، خراپەی خەڵکیشیان دێتە ئەستۆ. ئەوانە خراپکارن کە بەهۆی حکومڕانیەوە خەڵک و کۆمەلگا بەرەو فەساد و بەرەو خراپی دەبن. خوا پەنامەدات. دەبێ ئینسان بیان ناسێت، دەبێ ئینسان بزانێت. ئەو زانینەش بۆ ئەوەیە کە ئینسان لێیان دوور بێت. جاری وایە ئینسان هەر لە خۆیەوە کەسێک بۆی باشە دەڵێ وەڵا کەس لە فڵان کەس و لە فڵان لایەن باشتر نییە، لە کاتێکیشدا دەزانێت کە بە پێی شەریعەتی خوای گەورە خراپە. دەی ئێمە پێوەرمان بۆ ناسینی چاکە و خراپە شەریعەتی خوای پەروەردگارە.
خوا بە کەسێک بڵێ ئەو کەسانە خراپکارن، ئەی ئینسانی مسلمان چۆن دەوێ بڵێ ئەوە باشە؟ ئەو کەسانە خراپکارن کە سیحر دەکەن لە ناو کۆمەڵگادا. بۆچی؟ چونکە سیحر کۆمەڵگا وێران دەکات، ئینسانەکان لە خشتە دەبات. سحر یعنی هەڵگێڕانەوەی شتەکان، یعنی تەزویر، یعنی خراپکردنی خەڵک. جاری وهەیە ژن و مرد بەهۆی سیحرەوە لە یەکتری دەبن، جاری وهەیە ئینسان بێهۆش و سەرخۆش دەبێت بەهۆی سیحرەوە، جاری وهەیە ئینسان ئاژاوای پەیدا دەبێت لە ناو ماڵ و منداڵیدا بەهۆی سیحرەوە، جاری وهەیە ئافرەتێک فێڵی لێ دەکەن تووشی خراپەی دەکەن بەهۆی سیحرەوە. ئایا ئەوە ئیفساد و خراپکاری نییە و وێرانکردنی کۆمەڵگا نییە؟ خی گەورە وەختێک باسی ساحیرەکانی سەردەمی موسامان بۆ دەکات، دواتر دەفەرمێ ئین الله لا يصلح عمل المفسدين. خی گەورە عملی ئەو کەسانەی کە خراپکار و تێک دەرن هەرگیز چاکی ناکات. واتە ئەو ساحیرانە خراپترین تێک دەرن کە کۆمەڵگا وێران دەکەن، مرۆڤایەتی وێران دەکەن، چونکە سیحر جاری وهەیە ژن و مرد لە یەک دەکات، کۆمەڵگا لەبەر یەکتری هەڵدەوەشێنێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم اجتنبوا السبع الموبقات، کاکە خۆتان بپارێژن لە 7 شت کە بە هیلاک بەرن کە وێرانکارن، کۆمەڵگا وێران دەکەن. یەکێک لەوانە پێغەمبەر لە دوای شیرک فەرمووی بریتیە لە سیحر، کۆمەڵگا وێران دەکات. برام ئەوڕۆ خەڵکێک دەستی داوەتە سیحر بۆ پەیداکردنی پارە، بەڵام بەداخەوە ئینسانێک مسلمان بێت پچی بە چەندان وەرەقە بداتە کەسێک بۆ ئەوەی کە سیحری بۆ بکات، بۆ ئەوەی کە ئافرەتێکی بۆ ڕازی کات. هیچ ئابڕوچوونێکە لە ناو میلەتێکی مسلماندا خراپە بگاتە ئەو ئاستەیە. بەخوا ئینسانی واهەیە سیحری کردووە دەڵێ وازم هێناوە وەڵڵا مامۆستا ئافرەت لێم ناگەڕێت، بەدەیان ئافرەت و پیاو دێکا کە سیحرم بۆ بکە و فڵان ئافرەتم بۆ ڕازیکە و فڵان کەسم بۆ لە یەک بکە و ئاژاوە لەو ماڵەیەدا بنێوە. ئەوانە خراپکارن. برام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خۆتانیان لێ بپارێزن، چونکە ئەوە کۆمەڵگا وێران دەکەن، ئەو وێرانکردنی کۆمەڵگایە. ئەو کەسانەی کە ساحیرن تەنانەت دەبێت سەجن بکرێن ئەگەر دەسەڵات هەبێت، نابێ بێنە ناو کۆمەڵگا. بۆچی؟ چونکە کۆمەڵگا وێران دەکەن. یان دەبێ واز بێنێ ئەو کەسە دەست هەڵگرێت، یان ئەوەتانەیە دەبێت سەجن بکرێ هەر نێتە ناو کۆمەڵگا، چونکە خراپە بڵاو دەکاتەوە، چونکە کۆمەڵگا وێران دەکات. وریابن خەڵکی نەخۆتان بپارێزن لەو کەسانە. دەی ئینسانی واهەیە بۆ ئیش و کارێکی جاری واهەیە مسلمانە لە جیاتی ئەوەی پەنا بۆ خی گەورە ببات، پەنا بۆ ساحیرێک دەبێت خوا پەنامەدات. بەڵێ هەموو ئەوانە بە پێی شەریعەتی خی پەروەردگار خراپکارن. لە کۆتایی و لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا کە زۆر شتی دیکەش هەیە و زۆر خراپکاری دیکەش هەیە، بەڵام ئێمە ئەوەمان بە کورتی باسکرد ئەو چەند شتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا ئەوە چیمان پێ دەڵێت. لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا دەڵێن لە دوای ناسینی خراپکاران دەبێ ئینسان دوور بێت لە خراپکار، دەبێ ئینسان خراپکار سەر نەخات، دەبێ ئینسان نەبێتە هاوکاری خراپکار، بە هەر ڕێگایەک هەبێت، نەبێتە پاڵپشتی، نەبێتە سەرخەری، نەبێتە هاندەری، بە باڵای ڕانەڵێت کاکە لە لای خەڵک شیرینی مەکە، مەڵێ کاکە خۆ بەدڵم نییە هەر تەنها بۆ ئەوەیە کە شتێکم دەستکەوێت. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێت ولا تتبع سبيل المفسدين، کاکە شوێن ڕێگای خراپکاران مەکەوە. والله لا يحب الفساد، خوای گەورە خراپە و خراپکاری خۆش ناوێت، خراپە و خراپەکاری بێ خۆش نییە. دەی کە بەندەی خوای گەورەی دەبێ ئەوەت پێ خۆش بێ کە خوا پێی خۆشە. خوای گەورە دەفەرمێ ولا تطيعوا أمر المسرفين، شوێن فەرمانی خراپکاران و مسریفەکان مەکەوە کاکە. الذين يفسدون في الأرض ولا يصلحون، ئەو کەسانەی کە خراپە بڵاو دەکەنەوە، ئەو کەسانەی کە خراپکارن، ئەو کەسانەی کە کۆمەڵگا وێران دەکەن، شوێن ڕێگا و ڕێبازی ئەوانە مەکەوە. بە ڕێبازەکەی ڕامەڵێ، ڕێبازەکەسیش زیندوو مەکەوە، خۆشەویستی مەکە لە ناو خەڵکدا، شوێن ڕێگا و ڕێبازی ئەوانە مەکەوە. دووهەمیان ئێمە دەبێ چاکسازی بکەین وە کۆمەڵگا بەرەو چاکە بەرین، بەرەو ئاراستەیەکی باشی بەرین وەکو مسلمان،
پێغەمبەران بۆ ئەوە هاتوون سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئینسانی موسڵمانیش دەبێت شوێنی چاکە بکەوێت، دەبێت شوێنی چاکە کار کەوێت، نابێت شوێنی خراپکار بکەوێت. چونکە خوای گەورە بە نەسی ئاەت پێمان دەفەرمێت شوێن ڕێگا و ڕێبازی خراپکاران مەکەون. دەی ئەو ئاەتانە ڕوونن برام، خوای گەورە بە ڕوونی پێمان دەفەرمێت ولا تتبع سبيل المفسدين. لەوە ڕوونتر هەیە دەبێت ئینسان چاکە بکات و لەگەڵ چاکەدا بێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فطوبى للغرباء، خۆشی بۆ ئەو کەسانە کە لە ئاخر زەماندا وەکو غەریب وان. گوتیان کێن ئەو کەسانە غورەبا کێیە؟ پێغەمبەر فەرمووی الذين يصلحون عند فساد الناس، ئەو کەسانەی کە چاکە دەکەن لە کاتێکدا کە خەڵک خراپ بووە. ناڵێ کاکە خەڵک هەموو خراپ بووە دەی بامیش خراپ بم. ئەو کەسانەی کە چاکە دەکەن لە کاتێکدا خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ دەڕوات. ئەو کەسەی کە بە تەنهاش بێ لەسەر ڕێگای ڕاست دەمێنێتەوە. ئەو کەسەی هەر بە شوێن عامەی خەڵک و زۆرینەی خەڵک ناکەوێت، بە هەموو خەڵک خراپ بێت، ئەو کەسە بە تەنهاش بێ لەسەر ڕێگای ڕاست بەردەوام دەبێت تاوەکو دەگاتەوە حزوری پەروەردگار. چونکە ئێمە ئەوەمان لەسرە چاک بین و چاکە کار بین. ئێمە ئەوەمان لەسرە کۆمەڵگاکەمان بەرەو ئاراستەیەکی باش ببین. ئەگەڵ خەڵک بە قسەی کردین ئەوە خێر عەلا خێرە، ئەگەر بە قسەشی نەکردین ئێمە لەسەر ڕێگای خۆمان بەردەوام دەبین تاوەکو دەگەینەوە خزمەتی خوای پەروەردگار. خوایە بە لوتف و کەڕەمی خۆت داوات لێ دەکەین لەسەر چاکە بمان ژیێنی. یا ڕەبی خوایە لەسەر چاکە بمان مرێنی. یا ڕەبی خوایە بەرەو ئیسلاح و چاکە خوازیمان ببەی. یا ڕەبی خوایە لەگەڵ چاکانمان حەشرکەی. خوایە وامان لێ بکەی لە دنیادا لەگەڵ چاکان بین، لە خراپە و خراپکاران بە دوور بین. خوایە وامان لێ بکەی هاوکار و پشتگیر و سەرخەری خراپکاران نەبین، بۆ ئەوەی بە ئاگری ئەوانەوە نەسووتین. یا ڕەبی خوایە لەسەر چاکە بمان ژیێنی، لەسەر ئیمان بمان ژیێنی، لەسەر ئیمانیش بمان مرێنی و لەسەر کەلیمەی لا ئیلاهە ئیلا اللهش زیندومان بکەیەوە. یا ڕەبی خوایە گەن هیدایەتمان دەی، خوایە عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. خوایە ئەو کەسانەی کە نەخۆشن شیفایان دەی، ئەو کەسانەی کە قەرزدارن دەروی خێریان لێ بکەیەوە و قەرزەکەیان بۆ بدەیەوە، ئەو کەسانەی کە دڵیان توندە و ناڕەحەتن خوایە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵیان ڕۆشن کەیەوە. یا ڕەبی خوای پەروەردگار وامان لێ بکەی لەسەر ئەو ڕێگا ڕاستەی تۆ بەردەوام بین هەتاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ. خوایە دامەزراویمان پێ ببەخشی. یا ڕەبی خوایە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی. خوایە لە بەهەشتی پەڕناز و نیعمەتی خۆتدا لەگەڵ پێغەمبەردا صلى الله عليه وسلم همومان بيكو وكوبكيوا. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.